بەڵێ خۆشەویستان ئێمە بەردەوام ئەبین ئەمڕۆ لە هەڵەبجە بە دروشمی ماڵباتێک لە ڕنگ و نۆتە پێشانگایەکی شێوەکاری بۆ مامۆستایانی هەڵەبجە بەڕێوە ئەچێت. جا بۆی ئێمە زانیاری زیاتر لەسەر ئەم پێشانگایە وەربگرین بە شێوەیەکی ڕاستەوخۆ هاوکارمان پێامنێرمان سەڵاحمان لەگەڵا بێت لە هەڵەبجە بۆی بزانین ئەم پێشانگایە چۆنە و ئەم مامۆستایانی بەشداریان کردووە، چەند بەشداریان پێشانگایان کردو، کۆمەڵێک زانیاری لەسەر پێشانگاکەمان وەربگرین. سەڵاح بەیانی باش بە سەڵاح ئەگەر باسێک لە پێشانگاکە بکەین کە ئەمڕۆ لە هەڵەبجەوە بەڕێوە ئەچێت. بەیانی باش، بەیانی ئێوە تەواوی بینەرانی کورسات باش دیارە ئێمە ئێستا لە خوێندنگای گۆرانین، لێرە لە ناو هۆڵی خوێندنگاکە پێشەنگایەکی هاوبەشی شێوەکاری مامۆستایانی هونەر کراوەتەوە کە مەراسیمێکی تایبەتیشە هەمان کات بۆ ڕێزگرتن لە ژمارەیەک مامۆستای هونەری شێوەکاری و ئەو مامۆستایانە زەمانێکی زۆرە خزمەتیان لە سنووری پەروەردەی هەڵەبجە کرۆ و ئەگەر ئێستا سنووری پەروەردەشیان چوو بێتە سلێمانی، بەڵام هەروەکو وەفا و پێزانینێک بۆ مامۆستایانی هونەر لێرە بەڕێبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە بەشی چالاکی هونەری قوتابخانەکان ئەمڕۆم پێشانگایی کرۆ و لەگەڵیشیدا کۆی گشتی چالاکیەکەی ناوناوەفاایە بۆ ماڵباتێک لە ڕنگ و نۆتە ماڵسا ئەمجد ئەگەر پێمان بڵێ ئێوە وەک بەڕێبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە ئامانشان لەکردنەوەی ئەم پێشانگایە چی بوو، ئامانشان لە ڕێخستنی و پێشانگایەک چییە و چەند مامۆستای هونەر ئەمڕۆ بە چەند تابلۆ بەشداریان کردووە؟ سپاس بەخێر بێن کورساتی ڕەنگین. ئێمە کردومانە بەنەریکی ساڵانە پێشانگاکانمان هەر ساڵێک وەفایە بۆ مامۆستایانی پێشینەی خۆمان مامۆستایانی هونەر هەر ساڵێک ناوی ئەنێن بە ناوی یەکێک لە مامۆستایانی دەستڕەنگین یا پێشینەکانی خۆمان. ئەم ساڵ بۆ پۆلێک لە مامۆستایان کە بران هەر چواریان ماڵباتێکی هونەرین جێدەستیان زۆر دیارە لە هەڵەبجە و کاریگەریان بەڕادەیەکە ئەتوان بڵم وی ئەلفوبێ هونەر فێر بوو بێ لەم شارە لە خزمەتی ئەوانە بووە وەوە ڕێکەوتۆم ساڵیش هەر چواریان خانەنشین بوون. ئێمە ژۆ گۆفایە بۆ ئەوان تابلۆکانمان نمایش کردو لە چوارچێوەی ناوێکە کە وەفایە بێ شتێکی بچووک بێت بە خزمەت و بە تەمەنێ لە بەخشینی ئەوان. ئەگەر ئاڕێم کاک سەدەر بەشێک لە تابلۆکان بگوازێتەوە بینەران هاو من گفتوگۆکەم لەگەڵ ماڵسا ئەمجدا بەردەوام پێدەن ماڵسا بەگشتی ئێوە لە چالاکیەکانتان جگە لەم پێشەنگایە کۆمەڵێ مەراسیمی دیکەتان هەیە لە هۆڵەکەوە مەراسیمانە چین و لەوێ چی پێشکەش دەکرێت؟ سەرەتا مەراسیمی ڕێزلێنانمان بۆ هەر چوار هونەرمەندەکە هەیە و ئەوەی شایانی باسە کۆمەڵێک کەسایەتی و لایەنی پەیوەند بە و بابەتەوە ئەمڕۆ هەر خەڵاتیان هەیە بۆ ئەو چوار هونەرمەندە. لە ئەسنای مەراسیمەکە کورتەفلیمێکمان لەسەر ژیانی هونەرمەندەکان هەیە و چەند پارچە میوزیکیان پێشکەشەکەین و پاشان پێشەنگاکە ئەکرێتەوە نمایشەکەین بۆ ئامادەبوون. هەرێکە لە مامۆستا ڕەوف حەسەن و مامۆستا یاسین حەسەن و ئیسماعیل حەسەن و عادل حەسەن کە هەر چوارەکەیان بران هەر چوارەکەیان ئەمڕۆ لێرە لە مەراسیمەکە ئامادەبوونیان هەیە؟ بەڵێ هەر چواریان ئامادەبوونیان هەیە. سەرەڕای ئەوەی کە تەندروستی مامۆستا ئیسماعیل زۆر ناساغ بوو، بەڵام پێی خۆش بوو لە مەراسیمەکە ئامادەی هەبێت و جێ فەخرە بۆ ئێمەش. واتە پاش چەند دەقەیەکی دیکە ترم پێشەنگایە دەکرێتەوە بەڕووی بینەرانە. بەڵێ دوای مەراسیمی ڕێزلێنانەکە پێشەنگاکە نمایشەکەی. دیارە زۆر سوپاسوانسەیان دیارە لێرە لە ناو پێشەنگاکەدا ئەوەی کە هەیە هاوکارم وێنەکان دەگوازێتەوە ئەمانە تەواوی تابلۆی ئەو هونەرمەندانن کە لێرە دانراوە یەک لەو تابلوانەی کە ئەمڕۆ سەرنجی میدیاکانی بۆ لای خۆی ڕاکێشاوە. ئەگەر هاوکارم ئەم وێنە بگوازێتەوە ئەمە کارێکی کللتوریە و ئەم فەرەنگیە کە یەکێک لە مامۆستایانی شێوەکاری لێرە دروست کرد. مامۆستام کاتت باش. کاتی تۆش باش. ئەم کارەی تۆ زیاتر کللتوری و فەرەنگیەوە کارێکە سەرنجی میدیاکانی بۆ خۆی ڕاکێشاوە گوزارش لە چیەکە چی و چییە؟ سەردا بخاتنتانەکەم من مامۆستامەدا خۆشحاڵم بۆ جای دوم کە بەشداری لە پێشانگای مامۆستایانی هونەراکەم. ئیشەکەی من باز لە کولتوری هەورامانەکە بە حکمی خۆم هەورامیم و لە هەورامانە جۆرێک لە دەرمان هەبوو دەرگوێز کە ساڵانە نەمانەتوان ئیسفادێ لێ بکەین و چکە ناوەکەی پوچ بوو هەورامی وەزە بیلی پێڵەن ینی گوێز بەقەدر قیاسی هەڵماتێکە بێ ناوەکەی پوچ بوو پێم باش بوو لە ئیشەکە بەکاری بێنم کە باز لە هەورامان خۆی بکە. پێشتر ئیشم لەسەر کرده بوو بەڵام بەو شێوازە باشەنە بۆیە پێم باش بوو بیانکەم بە دووکەرتەوە
و دابشی کەم بەسەر قیاسی فەرەنجیەکە و ڕووپۆشی بکەم بە هەر بە هەمان شێوە بە گوێزەکە کە بیهاڕم و پڕیکەمەوە. ئەمە هەم فەرەنجیە هەم کڵاویشە؟ بەڵێ هەم فەرەنجیەکەیە هەم کڵاوەکەیە و جیاواز لەوەش پێم خۆش بوو تعبیری هەڵەبجەشی تیا بێ و مەدالیاکە مەدالێکە دامانەوە هەناری پێوەیە مێخەکی ئافرەتانی پێوەیە و لەگەڵ قەزوانی پێوەیە لەگەڵ جۆرێک لە ئیشی هونەری هین هەیە ئافرەتان گوڵنگ ئەوەشی هەر پێوەیە. هونەر دەتوانێت بە یەک جار جوانترین ناسنامەی نەتەوەیەک پیشان بدات. تۆ لە ڕێگەی هونەرەکەتەوە تا چەند کارەکەی بۆ ناسانی کولتور و فەرەنگی جوانی هەورامان و هەڵەبجە؟ بەتەئکید من وەکو خۆم هەر ساڵێک ئیشم کردبێ هەوڵم یاوە ئەو ئیشانەی کە ئەیکەم لە هەورامانەوە بیهێنمەوە. بۆ نمونە ساڵی پێرا کە بەشداریم تیا کرد هەر بە هەمان شێوە لە ناو باخادارێکم پێجوان بوو نامۆ ئیشم لەسەر کرد و دووبارە بە شێوازێکی زۆر جیاوازتر بەکارم هێنایەوە. بۆ من زۆر گرنگە کە تۆ لە هەر شوێناکبی بە شانازیەوە خەڵکی هەر شوێنێکبی بتانی نیشانی بێ بۆ خەڵکی بڵێ لێرە شتێکی جیاواز هەیە. سەرکەوتوم دیارەوەی کە لێرە هەیە مانە تاوی تابلۆکانن و لێرە بە شێوازێکی سەرنجڕاکێش و نەریدانراون ئەگەر ئەوکارم سەوێنەکان نەگوازێتەوە دیارە لە هۆڵی پشتەوە لێەوە مەراسمێکی تایبەت بەڕێوە دەچێت ئەمە هەوڵ دەدەین لەگەڵ ئەوکارم بەشێکی دیگە لە وێنەکان بگوازینەوە و ئەوەی کە هەیە لێرات تاوی تابلۆکانە و لەگەڵەوەشە ئەمان بەشێکی دیکەیە لە تابلۆکان جگە لە تابلۆ هونەری کۆمەڵی کاری دیکەی سیرامیک و کاری ئەڵکۆڵین لێرە نمایش کراوە. مامۆستایان باشن ڕاستەوخۆ لەگەڵتانین کامتان کاری کامتان لێرەیە؟ من ناتوانم قسە بکەم. کاری توی تایە؟ بەڵێ تایەتی بەس قسە ناکەم. ئەمە ڕاستەوخۆ لەگەڵتانە دیارە ئەوانەی کە هەیە هەمووی تابلۆی هونەرین و ئەو مەراسیمەی کە لە ژوورەوە بەڕێوە دەچێت لە هۆڵی پشتەوە ئەوە تایبەتە بە ڕێزلێنان لە کۆمەڵی ماوەسا وان پێشەنگایە ئەمڕۆ بەردەوام دەبێت وەکو لە سەرای زانێرەکان ئاماژەوان پێیا تا زیاتر لە 90 تابلۆ لێرە کە کاری دەستی 90 مامۆستایە لێرە نمایش کراوە بۆ ڕێزکردن لە کۆمەڵێک مامۆستای هونەری شێوەکاری و هونەر لە سنووری پارێزگای هەڵەبجە کە ئەمانە خانەوادەیەکە نەرێکە لە مامۆستا ڕەوف حەسەن، مامۆستا یاسین حەسەن، مامۆستا ئیسماعیل حەسەن، مامۆستا عادل حەسەن. ئەم ماڵباتە زەمنێکی زۆرە بە درێژایی 35 ساڵی ڕابردوو بەردەوام خزمەتیان بە هونەر کرۆ بۆیە بەڕێبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە ئەمڕۆ لەم مەراسیمەدا لە دوای خانەنشین بوونیان ئەم مەراسیمەی بۆ ڕێخستنەوە ئەم پێشەنگایشی بکردنەوە تاوەکو لێرە ڕێزیان لێ بنێەوە لە هەمان کادا بارە توانای مامۆستایانی هونەر بخاتە ڕوو کە ساڵانە بەم جۆرە پێشانگانە کار دەکات بۆ دەرخسی توانای مامۆستاکانیان و خستنە ڕووی کارە هونەرەکانیان. بەڵێ ئەمە زانێرەکان بوو تایبەت بە بەڕێوەچوونی مەراسیمێک واکردنەوەی پێشەنگای شێوەکاری مامۆستایانی هونەر لە پارێزگای هەڵەبجە. بەڵێ دەستخۆشی بۆ تۆ سەلاح سوپاس بۆ ئەو مامۆستا بەڕێزانەش کە قسەیان بۆ کردین ئێمەش لێرەوە ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ ئەو مامۆستا بەڕێزانی کە ساڵانێکی زۆر وەکو تۆ باسی لێوە کرد خزمەتیان لە بواری هونەرا کردووە لە وەزارەتی پەروەردە و لە ئێستا لە ڕێگەی مەراسیمێکی شایستەوە خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشراوە. دووبارە سوپاس بۆ تۆ ماندوو نەبیت.